ئەمە توانیمانە لەم ماوەیە سەرەڕای کار و چالاکیەکانمان لە فەرمانگەکانە توانیوانە 4 سیمیناری یاسایی و کارگەڕی بۆ دیوانی پارێزگا و بۆ بەڕێبەراتی گشتەکانی تەندروستی پەروەردە و شارەوانی بەڕێوە ببین. ئەمڕۆژ یەکەمین سیمیناری یاسایی بۆ دیوانی پارێزگا بەڕێوە چوو. هەرچەند یەکێک لە کێشەکانی بەردەم پێکهێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە ڕێنەکەوتنی لایەنە سیاسیەکان و کۆسپ و تەگەرەکانێتی لە حاڵی ئێستا کە ئەو ئەنجومەنە بوونی نییە. ئێمە هەوڵمەنداوە چاودێری دیوانی پارێزگا و چەند بەڕێوەبەرایەتیەک بکەین. ئێمە ئامانجمان هەبووە لە چاودێریکردنی ئەم فەرمانگانە و ئامانجی سەرەکیمان بەرەو پێشبردننی لایەنی یاسایی و کارگێڕی فەرمانگەکانە و ئاشناکردنی فەرمانبەرانە بە ئەرک و ماف و بەڕێکردنی کاروباری ژیانی ڕۆژانەی خۆیانە لە فەرمانگەکانە و شێوازی هەڵسوکەوتیان لەگەڵ ئەو کەسانەی کە وەکو مراجع سەردانی دەوائیرەکانەکەن.